پیشەسازی حوت یاریە تامی سەرکەوتنی نەکردووە و بە ئامانجی گەڕانەوە بۆ ئەنجامە باشەکان لەسەر یاریگای خۆی لە یەکێک لە یاریەکانی هەفتەی چواردەی خولی نایابی کوردستان پێشوازی لە زاخۆ کرد. لانیوە یەکەم یاریەکە هەردوو تیپ بە ئاستێکی لە یەکەوە نزیک دەرکەوتن. چەند دەرفەتێکی گۆڵ تۆمارکردنیان لە پێش بوو، بەڵام دەرفەتەکان سوودیان لێوەرنەگیرا و نیوە یەکەم بەبێ تۆمارکردنی گۆڵ کۆتایی هات. لانیوەی دووەم دوای تێپەڕبوونی حەوت خولەک عومەر بیبۆ بربەستی یەکسانی شکاند و زاخۆی لە یاریەکە بە گۆڵ یەکەم پێشخست. لە خولەکی 65 گلیرمی سانتۆس ئەنجامەکەی بۆ زاخۆ دوو هێندە لێ کرد. لە خولەکی 70 خۆرخی لویس سوودی لە هەڵەی هەورەمان ڕزگاری گۆڵپارێز بینی و گۆڵی سێمیشی بۆ زاخۆ زیاد کرد. هەوڵەکانی پیشەسازی بۆ کەمکردنەوەی جیاوازیەکە دەستی پێکرد. هۆگر عەلی گۆڵپارێزی زاخۆ پاڵەوانانە سێ لێدانی ڕەنجا و مسلح و محەممەد ئەیوب و بیلە نەعنوسی گێڕایەوە. لە خولەکی 91 لێدانێکی سزا بۆ خاوەن ماڵ ئەژمار کرا. نیعمەد عارف توانی گۆڵ یەکەمی بۆ پیشەسازی پێتۆمار کات. یاریەکە بە 3 گۆڵ بەرامبەر گۆڵێک بە سوودی زاخۆی میوان کۆتایی هات. وڵی یارێکی زۆر گرنگ بوو بۆ ئێمە لەبەرەوە 4-5 یاریمان نەمانتوانی بیبانەوە. ئەمڕۆ یارێکی کراوە بوو زۆر. پیشەسازیش فەرقەیەکی باشە ئەگەراوان بیبانەوە لە پێش ئەمە ئەکەوتن بەس سوپاس بۆ خوا تومانیمان یارێکی زۆر باش بکەین، توانیمان 3 گۆڵکەین. تەکتیکاتی مدەرب هەمومان بەکارێنە و یاریزانەکان هەمویان لە ئاستی خۆیانە بوون و یارێکی زۆر خۆش بوو. پێشەشی سوپاس بۆ خوا بردنەوە هەر لە خواوێ و دۆڕانی شەر لە خواوێ ئینشاڵڵا لە یاریەکانی داهاتوو قەرەبووی ئەو دۆڕانانە هەمووی دەکەینەوە دۆڕان یەکسانە. وەکو ئێوە شاید بوون لە نیوەی یەکەم فرسەی حەقیقیمان چواندووە. لە گێمی دووەم بە غەڵەتی فەردی بەڕاستی وای لە یاریەکە کرد کە ئێمە گۆڵی دووەم و سێمیشمان لێ بکرێ. بەڕاستی ئەوە غەڵەتیشی بەرچاو بوو. ئینشاڵڵا لە یاریەکانی داهاتوو بە جوانترین شێواز دەگەڕێنەوە. دڵنیام ئێمە سیقەمان بە خۆمانە و کاریشمان لەسەر کردووە. ئەو دووسێ یاریە ئێوە شایەدن ئێمەم و یعنی لە ڕووی یاریکردنەوە یاریەکی زۆر زۆر باش دەکەین، بەڵام لە ڕووی گۆڵ تۆمارکردن و ئیستیحوازکردن بە گۆڵ نەخواردن لەوەیان کێشەمانەیە. ئینشاڵڵا لە یاریەکانی داهاتوو ئەو کێشەیەش هەڵ دەبێت ئینشاڵڵا. پیشەسازی 8 یاریە لە سەرکەوتن دابڕاوە و بە 17 خاڵەکەی بە کاتی لە خانەی هەشتەمدایە. زاخۆش بە 20 خاڵ هەڵکشایە خانەی چوارەمی ڕیزبەندی. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.